لە کابینەی نوێیەمدا بڕی 200 میلیارد دینار وەبەرهێنان لە ئیدارەی سۆران کراوە. لە کابینەی نوێیەمدا ئیدارەی سۆران هاتەکایەوە و ژمارەیەک بەڕێوەبەراتی گشتی بنیاتنران. یەکێک لەو بەڕێوەبەراتیە گشتیانە کە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە بۆ دۆزینەوەی هەلی کار و گەشانەوەی ئابووری لە ئیدارەی سۆران و کوردستان بەگشتی کەرتی وەبەرهێنانە. دوای کەوتنە کاری بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنان لە سۆران نزیکەی 200 میلیارد دینار وەبەرهێنان کراوە کە خۆیان لە 10 پرۆژەی جیا لە سێکتەرەکانی پیشەسازی، گەشتیاری، پەروەردەیی و نیشتەجێبوون دەبینەوە. لە بواری گەشتیاری 5 پرۆژەی گرنگ، 3 پرۆژەی پیشەسازی، پرۆژەیەکی پەروەردەیی و پرۆژەیەکیش نیشتەجێبوون بووە. جگە لەمانەش هەموارکردنەوەی 2 پرۆژەی گەشتیاری کاتێچووی هەردوو پرۆژەکە نزیکەی 500 میلیۆن دلار دەبێت. پێداچوونەوە و بەگەڕخستنەوەی کار لە 8 پرۆژەی دیکە کە پێشتر مۆڵە درابوون بەڵام کارکردن تیادا وەستا بوو. تێچوویان پرۆژانە نزیکەی 300 میلیۆن دلار دەبێت. خۆی دەبێنێتەوە لە سێکتەرەکانی گەشتیاری و تەندروستی و پەروەردەیی و نیشتەجێبوون و پیشەسازی و بازرگانی. لە کۆی ئەم پرۆژانە هەزاران هەڵی کار ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان ڕاستێنراوە. لە تەواوی ئەو پرۆژانە کە باسکران نزیکەی 200 میلیارد دینار تێچووی بووە.